باز لە هەژماری بانکیەکەین، باز لە کردنەوەی هەژماری بانکی بۆ تاکەکەین و گرنگی هەژماری بانکی و ئەو پێداویستیانە چین وە هۆشیاری تاک لەسەر هەژماری بانکی. بە میوانداری زۆر بەڕێز ورژە مەحموود یاریدەری بەڕێوەبەری بانکی تویمەلیک. ورژە خان سڵاوت لێ بێم، کاتت باش. بەخێر بێت. زۆر سپاستانەکەم. ورژە خان باڵۆ دەست پێ بکەین، گرنگی هەژماری بانکی بۆ تاک چییە؟ سەرەتا بیرۆکەی دامەزراندنی بانقەکان لە سەرەتاوە بۆ ڕێخستنی مامەڵی گشتی هاوڵاتیان و لەگەڵ دام و دەستگا حکوومەکان و کۆمپانیاکانە بۆ ئەوی کە بتوانن هەموو کەسێک تەعاملی هەبێ بە بانقەوە و ئەو پارانەی کە هەیەی لە ماڵەوە یا کە پەیوەندی بە بانقەوە هەیە داینێ لە ڕێگەی حسابی جاری و تەوفیر و وەدیعەوە. ئەو سێ حسابمان هەیە بۆ کردنەوەی حسابی هەژماری. حسابی جاری ئەمە پەیوەندی بە ئەفرادیشەوە هەیە و بە کۆمپانیەکانیشەوە کە لە ئێستاە واجبەکە هەر کەسێک کە کۆمپانیاشی دامەزران حسابێکی جاری بکاتەوە، یعنی وەکو ئیجباریەک. و ئەمە ڕۆژانە تەعاملی پێوە ئەکرێ، یعنی بۆ حسابی سەحب و ئیداع ئاساییە ڕۆژانە سەحب و ئیداعی لەسەر بکرێت. لە بەروی جاریە زیاتر تاجیرەکان بەکاری ئەهێنن و هەموو دەستگا حکوومەکانیش ئەبێت کە حسابی بانقی هەبێت و حسابی تەوفیریشمانەیە کە ئەوە وەکو پاشەکەوتێکە تەوفیرە بۆ پاشەکەوت، یعنی کۆکردنەوەی بارێکە بۆ کەسێکی ئاساییە بەڵێ بۆ ئەفرادا ئەو کەسانی کە پارەی زیاتریان هەیە لەوەی کە سەرفی ئەەکەن، مەسەلەن لە جاتی لە ماڵەوە هەڵیکردنیان ئەیکەنە حسابی تەوفیرەوە کە حکوومەت نسبەیەکی ڕێژەیەکی بۆ داناوە. مەسەلەن لە ساڵ 6 بۆ ئێستا عفو لە ساڵ 4 لە ساڵ 4 لە ساڵێکە بۆ پارەکەی کە دایناوە. اینجا ئەوە زۆر سەحب و ئیداعی لەسەر نییە، حرەکەی کەمتر لەسەرە وەک لە جاری لە بریت کە هاوڵاتی دای ئەنێ بۆ پاشەکەوت بۆ ئەوی فایدەکەی نەڕوا کەمتر حرەکەی لەسرە. سێم حساب کە وەدیعەی سابیتەمان هەیە، ئەویش بۆ مودەی 6 ماڵ و ساڵێکە و فائیدەکەی زیاترە لە فائیدەی تەوفیرەکە. کەسێک دای ئەنێ کە پێویستی بە پارەکە نەبێت بۆ ماوەی 6 مانگ یا بۆ ماوەی ساڵێک و ئەگەر لە مودەی خۆی زووتر سەحبی بکە ئەو فائیدەکەی ئەڕوا. ئەویش کە پارەکە دائەنی چەکێکە ئااتێ لە تاریخی ئەو چەکەی کە ئەو حسابێکە داوناوە تا تاریخی ڕۆژی کۆتایەکەی ئیستحقاقەکەی لەو ڕۆژای ئەتوانێت چەکەکە بێتەوە بۆ بانک و پارەکەی سەحب کاتەوە. بەڵام ئێستا وردە تەکنۆلۆژیا بەرز بۆتەوە و یعنی گەشتە ئەو ڕادەی کە کارت بەکارێت ئێستا تقریبا مێژووکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 60ەکان ئێمە خۆمانەمان بۆ لە وڵاتانە بەکار هاتووە زۆر. ئەویش ماستەر کارت و ڤیزە کارتە کە سێ جۆری هەیە، کریدیت کارت و دیبت کارت و پریپیت کارت. کریدیت کارت بەکارێت قەرزی لەسەر ئەەکەیت، یعنی ئەو مەسەلەن ئەو مەعاشی کە خۆت ئەچێتە سەر حسابەکەت تۆ ئەتوانی زیاتر ڕاکێشیت بە فائیدە ئەداتێ حسابە هێنەکە بە فائیدە ئەداتێ وەک وە بە قەرز بداتێت. ئەویش بەرامبەری بەڵێ ئەویش بەرامبەری فائیدەیە بەرەگرێ بانقەکە ئەو کاتە قەرزاری بانقە بیت. دیبیت کارت خۆت هێنا حسابێکت هەیە و مامەڵی لەسەر ئەەکەیت. پریپیت کارت ئەوەیەکە تۆ وەک چۆن بەڵانسی مۆبایلەکەت ئاسیا پڕ ئەەکەیتەوە پارێک ئەبیت ئەیکیتە ناو کارتەکەتەوە و بەکاری ئێنێتەوە بەپێی ئەو حەدی بۆ دانراوە ڕۆژانە چەند بەکاربیێنی 300,000 500,000 500 دلار هەر چەندێکە ویان لە مانەکە چەند بەکاربیێنی. ئەمە لیمیتدە یعنی حەدیە بۆ نییە لەوە زیاتر بەکاربیێنی کە بۆ دانراوە. بەڵام لە ئێستا کارتێکی شەیە کە بۆ ترێڤڵە بۆ ئەو کەسانەیە کە سەفەر ئەەکەن لێرە لە جاتی ئەوەی کە بڕەپارێکی زۆر بەرێ بۆ خۆی لەگەڵ بۆ سەفەر ئەی کاتە حسابەکەی و لە دەروی وڵات مامەڵی پێوە ئەکات لە جاتی ئەوەی کە بڕەپارێکی زۆر لە بازارەکە دەربێنێت و بێتە سەرنجی دەوروبەرەکەی و ویان لێ بکەوێ یان لێ ون بێت یا لێ بدەزرێ هەر شتێک ئەو کاتە کارتەکەی بەکارەهێنێت و واش باشترە. ئەمە سوودی ئەوەیە یعنی لە جاتی کە بڕەپارێکی زۆر بەریت کارتەکە بەکارەهێنیت واش باشترە ئەو ژمارەی کە لەستەرێتی لەبەری بێت بۆ ونبوونێکە شتێکە و دوای ئەوە لە
کە مامەڵە و پێکرد و وەرەگرتەوە لە پشتی کارتەکە ئیمزایەکی خۆشتی لەسەر بێ ئەوە باشترە یعنی ئەناسرێتەوە ئەوە نییە بڵێ لەگەڵێکی تررا ئەگۆڕەیە شتێکە ئەگەر ژمارەکەش لەبەر بێ ئەو ژمارێکە لەستەرێتی ئەوە هەر زۆر باشترە شەخەن باست لەوە کرد لە سا چوار فائیدەدانراوە بۆ کەسی کە پارێک ژمارەی بانکیەکە پارێک لە حسابەکەی خۆیان دانێ لە سا چوار بوو هەموو بانکەکان لە سا چوارە یان لە بانکی بۆ بانکێکی تر لە بانقە حکوومەکانە هەمووی لە سا چوارە ئەو حدەیەکە بۆی دانراوە بۆ تەوفیر ئەمە تەنها بۆ تەوفیر بۆ حسابی تەوفیرە یعنی لە سا چوار حکوومەت ئەداتێ ئەکاتە سەری بەڵام ئەویش ئیشی پێوە ئەکان نەوەستاوە پارەکە مامەڵی پێوە ئەکرێت باشە خەت وەرجەلانەیە هاوڵاتیان هەر ئەم جۆرە حساب بانکی کە باست کرد بۆ پاشەکەوتە زۆر لەوانەیە ئاشنا نەبوو بێتن لەگەڵی تا چەند بانکەکانی ئێمە توانیویانە هەم متمانە لە نێو هاوڵاتیە دروست بکەن کە بێن پارێکی زیایان هەیە لە جیاتیەوەی بخاتە قاسێک لە ماڵەکە دایبێت بهێنێتە بانکێک و هەروەها لە بانکەکان تا چەند ئاسانکاری کراوە بۆ هاوڵاتیەک دێت هەژمارێک ئەکاتەوە لە وڵاتانی تر لەوانەیە پاداش هەبێت پشکەکرێ بۆ حسابی بانکیەکان لای خۆمان تا چەند دەمانە هەیە وەڵا لە سەرەتای دروستبوونی بانکەوە تەوفیر و جاری هەبووە لەگەڵ وەدیعەیە یعنی ئەمە هەر نظامێکی کۆم بۆ ئەم حسابانە تەوفیر ئەوە باشترە تەمەن تۆ پارێک لە ماڵوەدانی جیایە وەگلەی لە تۆ لە بانقاداینەی دوور ئەبێت لە دزین لە ونبوون لە فۆتانی پارەکە ویان لە خراپبوونی پارەکە جاری وای لە شوێنەکدای ئەنەی تەلەفە بێ خراپە بێت بانک احتیفاظی پێوە ئەکات و بێجگەلەوەی کە پارێزگاری لە پارەکەت ئەکا فائیدەشە ئااتێ یعنی پارەکەشی زیاد ئەکات باش مەبەستم بڕەوەند قسەکە ئەگەر لەبیر نەچێتەوە وەکو متمانە چیوە ئەکات هاوڵاتی ئێمە بە دەفتەر دۆلار لە ماڵەوە داید ئەنێت بەڵام نایهێنێتە بانکەکان لە ئێستاە لەبەر نەبوونی پارە و هیچ سەرمایەکی وانە ئێستا بەهۆی ئەم وەزعی کە ئێستا تیاین تۆز دەمتمانەکەم بۆ تۆ بەتەچیت دروستەکە لە نێوان بانک و ئەوە دروستی ئەکا ئەگەر کەسێک بێت بتوانێت پارەکەی ڕابکێشێتەوە هەر کات ویستی ئەگەر بیەتیە ئەو طبعا متمانە بە تەکی دروستەکە بەڵام کە تۆ کەسێک پارەکەی زۆر پێویستەنا ئەڵین پارە نییە لە بانقابوو بوورە مەسەلەن هەفتەکەی تر وەرە و کاتێکی ترێتەوە لەو کاتەشا زۆر پێویستێتی ئیتر ئەو وای لێ ئەکات ئەیگانی تەحەدی ئەوەی کە ئیتر جارێکی تر بڵێ نایهێنمەوە بانقیا دەری ئێنمەوە ئەم جارە نایهێنمەوە شتێکی وا باز لەوە کرێت کە ئێستا ڕێژەی بۆ دیاریەکرێت کەسێک 20 ملیۆنی لە بانکێکە هەیە و لە ژمارەکەی خۆیان هەڵیگرتووە بەڵام پێویستی بەم 20 ملیۆنە هەیە بۆ ئەمڕۆ پێویستی پێێتی بەڵام ئێوە ڕێژەیەکی بۆ دیاری ئەمڕۆ 2 ملیۆن و 500,000 بۆ هەفتەکەی تر وەرە ئەم کاتانە باقەکەی بەرەوە لە ئێستا ئەوە جێبەجێکرێ لە ئێستا ئەوەیە بەڵێ لەبەری پارە کەمە لە بانکەکانە و بگرە هەر نیشە ئێمە ئەیبینین لە هەندێک لە وڵاتەکان سیستمی ئەلکترۆنی وای کردو بۆ نمونە پارەی کاش نابەدەست هاوڵاتیەوە بەڵام ئەگەر ئەو کڕین و فرۆشتنەکەکە پارەکەی لە بانکێکەوە ئەنێرێ بۆ بانکێکی تر یعنی بێ ئەوەی تۆ بە کاش وەرەگرت بێت بانکەکان بەڵێ ئێستا لە جاتی ئەوە ئەو کارتە بەکار ئەهێنن لە بینی خۆی و بانکەکە یا بۆ دائیرەیەکی حکومی یا لە بینی شخصێک و بە شخصێکی ترا ئەو کاتە لە جاتی ئەوەی کە بێتە بانکەکە کاتی بۆ ئەگەڕێتەوە دوای ئەوە ئینتیزارکردن ینی چاوەڕوانبوونی بۆ ئەگەرێتەوە کە مەجموعەیە نووسینی ئەوێ بۆ معاملەکردنی وەرگرتنی پارەکە کارتەکە طبعا سەریعترە تۆ لە ماڵەکەی خۆتا ئەتوانی تەعاملی پێوە بکەیت چی کرێت بۆ ئەوەی کە ئەم متمانەیە دروست بێت بۆ ئەوەی کە هاوڵاتی ئەم بڕەپارەی کە لە ماڵەوەدا ئەنێت بیخاتە بانکێکە و لە هەژمارەکەی خۆیان دەبێت لە ئێستاە حکوومەتی هەرێم وا بەتەمایە ینی لە پرۆستای ئێستا بەردەوامیشە حسابی بانقی بۆ هەموو موچەخۆرەکان و هاوڵاتەکان بکاتەوە بۆ ئەوەی لەمە دوا موچە دوانەکەوێت ئەگەر ئەوە بکرێتەوە تەوانە ئەو سیستەما یەکسەر داخڵی حسابی خۆت ئەبێ و ئەتوانین لە هەموو ئامێرەکانی شوێنەکانە بەکار بێ لە جاتی ئەوەی کە تۆ خۆت بڕی بۆ ئەو شوێنە بیزداد لەو شوێنە وەریگری لە هەر شوێنە بێ نزیکترین شوێن لە خۆتەوە ئەتوانی پارەکە سەحب بکەی ئێستا ئەو سیستەما پرۆسەی لە ئارایە ئیشەڵا بەردەوامی بەش دەستی پێ کردووە بەڵێ دەستی پێ کردووە بەڵێ دەستی پێ کردووە لە موچەخۆرەکانەوە تقریبەن لە بانقێکەوە دەستی پێ کردووە کە بۆ خانە نشینەکان کراوە ئەم کارتە سیستەمی ئەلکترۆنیە زۆر باش ئەبێ چونکە تۆ لە سەرجادەکان بێ یا لە مۆڵەکان بێ یا لە ناو دائیرەکان بێ کە تۆ ئەم ئامێرە لە بەردەستا بێت شوێنی دوور بۆ نزیک ئەکاتەوە و دوای ئەوە لە جاتی ئەوی کە لە کاتی موچەیە
پارەی کۆن و دڕا و ئەوانە وەربگری وە دووریش ئەخاتەوە لەوەی کە لە بازاڕا لێ دووەرنەگەنیا بە پارێکی کەمتر لێ دووەرگرن ئەو کاتە پارەکەی کاش خۆ دووەری ئەگریت و بەبێ ئەوەی کە هیچ خراپبوونێکی بەدەستەوە ئەتوانرێ ئەم سیستەمە جێبەجێ بکرێ لە هەرێمی کوردستان موچەخۆر بە هەژمارەکەی خۆی موچە وەربگرێت و بتوانێت لە بازاڕیش بەڵێ ئەتوانێت لە ئارایە وا بەردەوامە ئیشەڵڵا بەڵێ لە بازارە چۆن مامەڵی لەگەڵاکرێت لە جیهازەکاندا ئەنرێ بڵێ ئامێرەکانە سەرجادەکان ئەبێت دامرێت خۆی سوودی ئەوەیە ئەگەر تا زۆر دامرێت طبعاً ئەوە باشترە بۆ هاوڵاتیان لە سەر جادەکان یا لە مۆڵەکانە یا لە دام دەستگا حکوومیەکانیشە یا لە بانکەکانە سیستمە موچەخۆر ئەوەی شارەزایت هەبێ موچەخۆر ئەتوانێت تەواوی موچەکەی ڕابکێشێت یان بڕێکی بۆ دیاریەک نەخێر ئەتوانێت تەواوی موچەکەی ڕابکێشێت ئەو کەسی کە خۆی پێویستی پێ نەبێت ئەتوانێت هەژمارەکە بهێڵێتەوە باشە لەو کاتەیە ئەچێتە بە ئەبیەوەی کە بڵین باسمان لەوە کرد کاگەرێکێک هەژمارێک بکاتەوە لە یەکێک لە بانکەکانە پارەی ئەچێتە سەر بڕە پارەیە کە لە سات چواری ساڵانەیە ئەچێتە سەری ئەی ئەگەر موچەکەی بهێڵێتەوە لە هەژمارەکەی خۆیان ئەمیش بە هەمان شێوە مامەڵی لەگەڵان بەڵێ ئەیشەر فایدەی بۆ حسابە و هەر بە پارەیەکی نەقدی بۆ فایدەکەشی ئەوش هە لە سات چوارە وەکو هەر هەمان هەژماری بانکی هەژمارە بەڵێ خاتو ورزە باسی ماستەرکارت و ویزاکارتت کرد لە ئێستا ژمارەیەک لە هاوڵاتیان بەکاری ئەهێنن هەندێک شوێنش هەیە کە ئەم شوێنانە هەرچەند لەژێر چاودێری حکوومەت ئیشی ئەم ماستەرکارت و ویزاکارتانە بۆ هاوڵاتیان ڕایی ئەکەن ڕێنمایی بەڕێزت چییە بۆ ئەو هاوڵاتیانەی کە لەم شوێنانە بە ماستەرکارت و ویزاکارتەکانیان کارەکەن سوودێکی زۆری هەیە بۆ هاوڵاتیان لەبەری پارەکان لە حفز و ئامانایە و دوای ئەوە لە جاتی کە پارەکە بە نەقدی بەخۆی بێ پارێکی زۆر بێ لی بکەوێ لی ون بێت تۆ کارتێکە بەدەستەوێ بەکاری ئێنی لە شوێنەکانە تەبعەوە ئاستانکاری ئەک بۆ مامەڵی دارایی هاوڵاتیان و ئیشی ڕۆژانیان بە ئاستانی ڕای ئەەکەن باشە هەندێک هاوڵاتی هەیە لەوانەیە گەشتەکات بۆ دەرەوە یاخود بۆ منە مناڵی هەیە لە دەرەوە لەم کاتانەدا بۆ هەژمارێکی نێودەوڵەتی تا چەند لە نێوان بانکەکانی هەرێمی کوردستان و بانکەکانی دەرەوە ئەم پەیوەندیە هەیە کە ئاسانە ئەتوانێت تۆ لە کوردستانەوە ئاسان پارەی بۆ بنێریت ئاسان ئەوە لە بانکە ئەهلیەکانە هەیە لە بانکی کوردستانی نێودەوڵەتی و لە بانکی ئیسلامیەکە ئەوە هەیە وەکو بانکە حکوومەکان هێشتا ئیشەمان ئەو پرۆسەیەمان نییە هێشتا هیچ لە ئارایانە تەنها ئەوەیە تازە لە پرۆژایە کار دەبێنن بۆ موچەخۆرەکان و ئیتر بەردەوامە بێت ئیشەڵا بەزدوویەکی زوو ئەکرێتی ئیشیش لێرە بەڵێ وشەکان ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان بە تایبەت و هاوڵاتیانی کە ڕەنگە تا ئێستا زانیاریکی تەواویان لەسەرکردنەوەی هەژمارێکی بانکی تایبەت بە خۆیان نەبێت و بڕەپارەیەکیان هەبێت لە ماڵەوە کە ڕەنگە بڕەپارەکە زۆریش نەبێت بەڵام پێیان خۆش بێت هەژمارێکیان هەبێت و ئەم پارەیە لە بانکێکا دابنێ وڵا ڕێنمایم ئەوەیە هەتا ئێستا پارەی کەس نەخوراوە لە بانکە حکوومیەکان تا ئێستا ڕاستە دوا ئەکەوێت یان ئەکرێ بە ئەقسات لە بەرنەبوونی پارە بەس بۆ خواردن هەتا ئێستا نەخراوە و لە ساڵانی پێشوشە لە نەوەکانە وەستا دیستانەوە لە بیدایەتی نەوەنۆکانە و 2000ەکانە دەستی کردەوە بە گەڕانەوەی پارەکان بۆ هاوڵاتیان طبعاً ئەوە باشترە وەگلەوەی لە ماڵە دایبنیت لە بانقا پارێزراوە بێت و ئەتوانی بیکەیتە تەوفیرەوە ئەگەر پێویستی زۆر بە پارەکە نەبێ یا وەدیعی ستابیتەوە ئەوە فایدەیەکی شەچێتە سەر پارەکەش زیاد ئەکات و وەلا حفظ و ئامانیشە ئەبێت طبعاً وەگلەوەی لە ماڵەوە بێت دایمە سترێس بیت و دڵی لای پارەکە بێت و ستەفەرێکەکەی بڵێ بەڵا پارەکەم شتێکی لێیە یا دەست بێتە سەرم یا شوێنەکەم خراپە ئەترسم شێبکات کە ڕووکە بخورێت نازام ئەم شتانی کە هەیە لە ناو ماڵە باشە بڕە پارەکە بێت چەند بێت من هەم بێت ئەتوانم هەژمارێکی بانکی بکەمەوە کەمترین بڕەپارە ئەتوانی لە 100,000 حسابی خۆت بکەیتەوە پێشتر ئاباهی و بەست ئێستا کردوانە بە 500,000 لە 500,000 کەمتر ناتوانم ئەو کاتە ئەکرێت ناو حسابی غیر متحرکەوە و لەوانەیە ساڵ بۆ ساڵ 20,000 لێ ئەبڕێتەوە کاتی پارەکە نامێنێ هیوا هەیە حسابێکی کردوێتەوە خوارد 500,000 مەسەلەن چەند ساڵەکە نایە بەلایە حکوومەت تاقوی کە نایە بەلایە و حرەکەی لەسەر نیە و پارەکەی زیانە کرد و پارەکەشی کەمترە لە 500,000 ساڵانە بە بڕی 20,000 لێ ئەبڕێ نسبەتێکە بۆ خۆی تا ئەو کاتێک کە پارەکەی نامێنێ ئەچێتە حسابی غیر متحرکە واتە نایەتە سەری لێ ئیشی ئەبڕێت ئەگەر لە حەدی کی زۆر کەما بێ مەسەلەن خوارد 500,000 بیان چەند ساڵێکە
کەوتۆتە حسابێکی غیر متحرکە و هیچ حرەکەیەکی لەسەر نییە کاتە نەهاتووە بەلە هەژماری بانکی هەبوو بە بەردەوامی چالاک بێت هەژمارە شەر نییە چالاکیش بێت بەس ئەگەر مەسەرەن لەسەر 500,000 بێ ئیتر ترسی لێ نەبێت تا چەند ساڵیش میە بەلایە ئەگەر سەر و 500 بەڵام خوار 500,000 بێت ئەبێ ئەچێتە حسابی غیر ئەگەر حرەکەی لەسەر نەبێت ئەچێتە حسابی غیر متحرکەوە و ئەوە ئیتر مەترسیەکە ئەو خوێت دەستێ خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین خاتون ورجە مەحموود یاریدەری بەڕێوەبەری بانکی توی مەلیکام ڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوان بی لەگەڵمان زۆر سپاسانەکەم ئاسێتان کێشاوە